دیارە لەسەر ڕاستپاردەی بەڕسکا قوبات جێگری سەرۆکی حکوومەت و کار ئاسانی زۆری نووسنگەکەی ڕاستپار کە ئەمڕۆ زەوی دابینکەین بۆ کەم ئەندامانی سەنگەر و نەخۆشانی تالاسیمەوە هەموو ئەو بەڕێزان و ئەزیز و خۆشەویستانەی کە لە سنووری قەزای چەمچەماڵ فەرمانی زەویان هەبوو. پرۆسەکە چەند مانگێک لەوە پێش سەردانی بەڕێوەبەراتی گشتی زراعەوە تاپۆوە بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکانمان کرد. خۆشبەختانە توانرا زەوی ئیفراز بکرێت بۆ کەم ئەندامانی سەنگەر و نەخۆشانی تالاسیمە. مانگێک لەوە بەر لە سەرۆکاتی شارەوانی توانیمان سەرۆکاتی شارەوانی شۆڕش توانیمان زیاتر لە 70 پارچە زەوی بدرێ بە کەم ئەندامانی سەنگەر. ڕاستپاردەکەی کاقوباتمان جێبەجێ کرد هەم توانیشمان لە ڕێگەی شارەوانی چەمچەماڵەوە 147 پارچە زەوی دابشکەین کە 37 پارچە زەویان بۆ نەخۆشانی تالاسیمایە. بۆیە ئەم دووچینەمان هەڵبژار چووکە دووچینن خاوەنی قوربانی خاوەنی مێژوویی جوانن بە تایبەتی کەم ئەندامانی سەنگەر کە بەشێک لە جستیان بەخشیەوە بە گەل و نیشتیمانەکەی و نەخۆشانی تالاسیمە شخوای گەورە بەسەری کردوونەتەوە کە بۆ بنەماڵەکان تا حدێک بۆتە ئەرگ